تا ئێستا هەوڵ و کۆشەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر بە لاوازێ بینن و ئەمە دەگەڕێتەوە بۆ لاوازی لایەنە سیاسیەکان یان پێکاتە سیاسیەکان لە ئیدارەی کەرکووک چونکە خۆمان باش دەزانین لە دوای ڕووداوەکانی ئەنجامی ڕیفلاندۆم کە 16 ئۆکتۆبەری لێکەوتەوە چی بەسەر ئەم شارە هات و ئێستا ناشرینترین ئیدارە لە مێژووی کەرکووکە ئەم سەردەمەیە و ئەم سەردەمەش بە قەیرانێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی تا ڕادێک تێدەپەڕێ و ئێستا ببینین هەموو کوچە و کۆڵانەکانی شاری کەرکووک خاڵی نییە لە زبڵ بەڵکو پڕ کراوە لە زبڵ و خۆڵ و خاشاک کە ئەمە هەم لە ڕووی تەندروستیشەوە زەرور و زیانێکی زۆری هەیە بۆ سەر تەندروستی هاونیشتیمانیان لە کەرکووک. هاوکارم هاوڵاتیانی شاری کەرکووک کەمێک جورئەتی ئەوە بکەن بتوانن داوای مافەکانی خۆیان بکەن. دارێمە لە ڕابردووە وەکو هاوڵاتیانی شاری کەرکووک و بە تایبەت کورد گلەیمان لە دەسەڵاتی کوردی هەبوو لە ڕابردووە ئەمەی کرد بەڵام چیتر با ئێمە چاوەڕێ ئەوە نەکەین خەڵک مافەکانمان بۆ بەدەست بێنێ ئەبێ خۆمان هەڵدەین لە دژی ئەم ستەم و ناحەقەی بەرامبەر هاوڵاتیانی شاری کەرکووک ئەگرێ ئەمە قوبوڵ نەکەین. زۆر سوپاس.